هەموو شەوێکە خەڵک دەخەوێ بەیانی هەڵدەسێ سەیرەکە چەند کەسێک نرخی بنزینیان 50 دینار 50 دینار بەرز کردوتەوە. بەڕێزان ئەو بنزینەی کە هەیە لە ڕابردووە دەیانهێنا بۆ هەرێمی کوردستان بە ناوی بنزینی 690 دیناری بنزینێک بوو کە لە پاڵاوگەی کەڵک عێراق دامی دەکرد دەپاڵێورا و ڕۆژانە ملیۆنێک لیتر دەدرا بە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ڕێژەیەکی کەم بوو بەڵام بۆ بەشێک لە شۆفێران سوودی هەبوو. پاش ساروخ بارانکردنی پاڵاوگەی کەڵک ئەو بنزینە مەدعومە بۆ هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەستاوە. پاڵاوگەی بازیان ڕۆژانە ملیۆن و نیوێک لیتر بنزین دەپاڵێوێ بۆ عێراق و دەیبا بۆ حەدیسە هیچی بۆ هەرێمی کوردستان نییە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری ئەم دۆخەیە و هۆکاری ئەم گرانبوونەی شەوانەی نرخی بنزینە کە بەهانەکەی گوایە لە بۆرسەیە نرخی سوتەمەنی بەرز دەبێتەوە و نرخی نەود لە جیهانە ڕۆژانە گران دەبێت. بەڕێزانە و سوتەمەنیەی لە هەرێمی کوردستانە هەیە سوتەمەنی ستانداردی بۆرسە نییە. هەموو مادەی سەرەتانی خەتەرە کە لە چەند گۆڕەپانێک لە چەند ساحەیەک لە شاری سلێمانی و لە شاری هەولێر دروست دەکرێ. بەداخەوە حکوومەت هیچ چاودێریەکی لەسەر ئەو مادە سەرەتانیە مەترسیدارانە نییە و ئەوە هۆکارێکی مەترسیدارە بۆ ئەوەی ڕۆژانە 15 هاوڵاتی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی هیوا بۆ سەرەتان تۆمارەکرێ. ڕۆژی 600 کەس سەردانی نەخۆشخانەی هیواکە بۆ مەترسی سەرەتان. بەشێکی ئەوانەی کە ئەو جۆرە سوتەمەنیە دروست دەکەن بە ناوی بنزین و گاز کە گاز ئێستا لە ڕۆن و لە نەوت و لە نەفتا و هەندێک مادەی مەترسیداری 100% ژەهراوی دروست دەکرێ هەتا پلەی گەرما بەرز بێتەوە و هەتا ئەم دۆخە ئاوا تێ بپەڕێ کارەساتی زیاتر لەو بوارە ڕوودەدا چ بۆ ژینگە چ بۆ سەر تەندروستی خەڵکی کوردستان. ئەو بنزینەی کە هەیە ئێستا بنزینێکە دروست دەکرێت لە مادەی باشکەری بنزین مادەی موسەرتەنە هیچ پێوەرێکی ستانداردی تیانە ئەوەی تێکەڵێکە ئەوەی نقلێکە ئەوەی لە بنزینخانەکان دەیفرۆشێ و ئەوەشی کە بە دیار عەدادەکەوەی و بۆنیەکە هەمووی مەترسی لەسەر تەندروستی دروستە بێ. کارەساتێکی زۆر گەورە سەرە ڕایگرانی نرخەکەی بۆ سەر ژینگە و بۆ سەر تەندروستی خەڵکی کوردستان لە ئارایەیە. ئێستا ئەوەی زۆر مەترسی دارترە ئەوەیە کاژمێر 12 شەو ڕێەکەون نرخی عەدادەکانی بنزین و گاز یەکی 50 دیناری بخەنە سەر چونکە ئەڵێن خەڵک خەوتووە و ئاگای لێنیە و کە بەیانی خەبەری بۆ خۆقابی لە چیمان لێەکەن. ئەمەی کە ڕووەدا کارەساتێکی گەورەیە بێ حکوومەتی و بێخاوەنیە چەند کەسێک شەوان ڕێگەکەون نرخی سوتەمەنی زیادەکەن لە کاتێکە بەشێک لەو سوتەمەنیەی کە هەیە خەزنی ئەکەن نایفرۆشن دەڵێن بنزین نییە ئەگەر گرانی نەکەین ئەزمەی گەورەتر دروستە بێ. لە پێناوی دروست نەبوونی ئەزمەی گەورەترە چەند شەوێ جارێک 50 دینار بەدزیەوە دەخەنە سەر نرخەکە. چەند کەسێکن لە هەرێمی کوردستان سوودمەندن یاری بە قوت و بە سوتەمەنی و بە تەندروستی خەڵکی کوردستانەکەن. لە عێراق حکوومەتی عێراقی هەر لیترێک بنزین بە $1.5 کڕێ ئەیداتەوە بە 650 دینار بە تیجاری ئەوەی خۆشی دەپاڵێوێ دەیدا بە هاوڵاتیان بە 450 دینار. لە عێراق ڕێنادرێ بە بەهانەی گرانبوونی نرخی نەوت 1 دینار لیتری بنزین و گاز زیاد بکرێ. عێراق بەو هەموو گەندەڵی و خراپیەوە لە ئێمە زۆر باشترە نەبێ ئێمە چەند خراپی. حکوومەتەکەمان بنزینی داوەتە دەست کۆمەڵە چاوچنۆک ژەهر دێنن و قازانجی خەیاڵی دەکەن. ئێستا فێری ئەوە بوون ئەو بنزینی 690 دینارەی کە نەماوە لە بەغدا و لە جنوبەوە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروەوە شەوانە بەڕێکەوتن لەگەڵ بازگەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەو بنزینی 690 دیناریە بە نرخێکی کەمترە کڕن داخڵی سلێمانی و هەولێریەکان لیتریەدەن بە 1200 دینار بە خەڵک.
واتە ئێستا جنوب و وەسەتیشیان فێری ئەم جۆرە لە دزی لە بەقاچاقهێنانی سوتەمەنی بەڵام بە بازگە ڕسمیەکانە لاولێر و سلێمانی بازگەکان باج و سەرانەی خۆیان وەرەگرن و داخڵێکەن و بەو نرخە گرانە دەیدەن بە خەڵکی کوردستان. بەشێکی تر لە تورکیا و لە ئێران لە مەرزەکانەوە ئەو مادە تێکەڵکراوی و ژەهراوی و نەفتا و سوتەمەنیە دێنن بە ناوی بانزینەوە هیچ کۆنتترۆڵێکی لەسەر نییە و دەیفرۆشن.